دوای 45 ڕۆژ لە پشووی هاوینە گەڕاونەتەوە پەرلەمان بۆ ئەوەی لە خولی پاییزەی یاسادانان زۆرترین یاسا پەسەند بکەن. ئەندامانی بەڕێزی پەرلەمان، هاوڵاتیانی ئازیزی هەرێمی کوردستان، سەرۆکی پەرلەمانی کوردستان بەو تارێک دانیشتەکانی پەرلەمانی کردەوە ڕایگەیاند یاسادانان و چاودێریکردنی حکوومەت ئەرچی پەرلەمانن. ڕێواسپایە قوتی لەگەڵ حزب و لایەنە سیاسیەکان دەستمان بە گفتوگۆ کردووە بۆ کاراکردنەوەی لیژنەی دەستور. بە مەبەستی ڕەخساندنی زەمینەی سیاسی لەبار و ژینگەیەکی تەندروست بۆ کاراکردنەوەی لیژنەی ئامادەکردنی دەستور بۆ ڕاپرسی دەستمان بە سەردانی حیزب و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان کردووە و بەردەوامیش دەبین. بە مەبەستی دروستکردنی جۆرێک لە کۆدەنگی سیاسی و نیشتیمانی سەبارەت بە پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان هەر 11 فراکسیۆنەکەی پەرلەمان لە کۆبوونەوەکەدا مافی 3 دقا قسەکردنیان پێدرا بوو تا بەرنامەی فراکسیۆنەکانیان بخەنە ڕوو. ئێمە وەکو فراکسیۆنی سەوزیەتی نیشتیمانی کوردستان ئەولەویەتی کارەکانمان یاسای چاکسازیە، دواتر ئەو لیژنە هەمیشەیەی دەستور کە پێشتر هەبوو کارا بکرێتەوە و دامەزراندنی یەکەم و دووەم و سێمەکانی زانکۆ و پەیمانگاکانە، دامەزراندنی گرێبەستەکانە بۆی ببنە بە هەمیشەی و وانە بێژەکانیش ببنە گرێبەست، جگەلەوەش دەرماڵی خوێنکارانەی زانکۆ و پەیمانگاکانە. وەکو فراکسیۆنی پارتی بە کۆمەڵێک بەرنامە و کۆمەڵێک پرۆژەی هاوبەش لەگەڵ لایەنەکانی تریش هەندێکیان تاوتێ کراوە. بزوتنەوەی گۆڕان یەک لە قانونە گرنگەکان کە پشتیوانی دەکات پرۆژه یاسای ئیسلاحەکە لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە ڕەوانەی پەرلەمان دەکرێت. ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی 5 پێشنیاز یاسای ترمان ئامادەیە لەوانەیە یاسای چاکسازی بۆ موچە و دەرماڵە و خانەنشینی. پرۆژە یاسای پاراستنی سەرچاوەکانی لەم خولەی پەرلەماندا تەنیا هەمواری هەردوو یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان و پارێزگاکان و بڕیاری ڕۆژی جینۆسایدی کوردانی ئێزیدی پەسەند کراون. لەو خولەی گرێدانەش 34 پرۆژە یاسا پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان کراوە بۆ ئەوەی بخرێنە بەرنامەی کاری پەرلەمان. نزیکەی ساڵێک بەسەر هەڵبژاردنەکان تێپەڕ بووە بەهۆی ڕێکنەکەوتنی لایەنەکان خولی پێنجەمی پەرلەمان کەمترین کاری کردووە. ئێستا کە دانیشتەکانی پەرلەمانی کوردستان دەستی پێکردوتەوە فراکسیۆنەکانی پەرلەمان دەیانەوێت زۆرترین پرۆژە یاسا پێشکەش بکەن، بەڵام کورد دەڵێت قسە هەزارە و دوانی بەکارە، خەڵک کاری لە پەرلەمان و حکوومەت دەوێت نەوە قسە. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.